بەڕێزان بەداخەوە یەکێک لەو شتانەی کە ئێستا لەناو ئێمەی مسلماندا زۆر بووە قسەکردنە. خۆ ئەگەر قسەکان باش من، قسەکان نەتیجان هەبێت، قسەکان بەرهەم و بەرووبوومیان هەبێت، بەهەرحاڵ بەڵام ئەوەندەی گوێبیست دەبین و سەرنجە دەین و دیقە دەدەین قسەکان زۆرتر بەداخەوە قسەی خراپن، قسەی بێمەعنان، قسەی بێکەڵکن، قسەی بێبەرووبوومن، قسەی بێبەرهەمن. و ئەم بابەتە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان لە ناو خەڵکە بۆتە بڵاو بۆتەوە کە ئێمەی موسڵمان هەندێک جار ئەگەر قسە نەکەین پێمان عیبەیە، هەندێک جار ئەگەر قسەکەشمان خراپ بێ پێمان وایە ئەبێ هەر بیکەین. ئاخر هەر پێشینانمان وتویانە بەڕاستی بەڕێزان، یعنی بەداخەوە لەگەڵ ڕێزما بۆ جەنابتانە، یعنی ئێستا وای لاتوە کابرا هەر ئیتر وەکو ئەڵێ هەر قسە فڕێدا، ئیتر قسەکەی چییە، سەر لە چی دەرەکە، بەرەو چ عقار و ئاراستەیە گەڕوا، بیری لێ ناکاتەوە. بەڕاستی بەڕێزان حەقی خەڵکی نایەتە سەر، کێشەی بۆ دروست ناکە، خوا لێی ناڕەنجێ، ڕەزامەندی خوای تێدایە. بە هەموو جۆرێ قسەکردن، قسە فڕێدان بەبێ ئەوەی بیری لێ بکەینەوە و بزانین نەتیجەی قسەکەمان چییە و لەکوێوە سەردەرەکات. و بە تایبەتیش هەندێک جار بەهۆی هەندێک بابەتی دیاریکراوە بەڕێزان لەناو کۆمەلگادا، لەناو میدیا و سۆشیال میدیادا، ئیتر دەبێتە دوو لە ڕووی جەنابتان چە لە حانێ و قسەکردن و یعنی کۆمەڵێک بەرنامە و خەڵک ئەکەونە قسەکردن و گیان و وێسە یەک بێگومان میلەت و خەڵک و شعبیش بەشدارەکەن، ئیتر بە کۆمێنت و بە قسە و لە مەجلیسا و هەموو ئەمانە بەڕاستی سەر لەوە دەرەکەن کە ئێمەی موسڵمان تووشی بەڵاو و موسیبەت و کارەسات و عەزاب و سزای خوایی دەبین، هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژیشدا بەڕێزان. بۆیە پێم خۆش بوو لە خزمەتتاندا بەم عنوانە خطورة الكلمة في الإسلام یا خطورة الكلمات في الإسلام، مەترسیەکانی وشەتان بۆ باس بکەم یا مەترسی وشەکانتان بۆ باس بکەم لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و بەڕێزان. ئێمە دەبێ ئاگامان لە وشەکانمان بێ، ئاگامان لە قسەکانمان بێ، ئاگامان لەو دەستەواژە و مستەڵەح و زاراوانە بێ کە ئێمە بەکاریان نەهێنین، ئاگامان لە گفتارەکانمان بێت، ئاگامان لەو گفتوگۆ و حیوار و دانوستانە بێ کە لەگەڵ دەوروبەر و بەرامبەرمان دەیکەین، ئاگامان لەو قسە بێ کە ئەینووسین، بزانین چی ئەڵێین، بزانین چیمان وتووە، بزانین ئەم قسەیە سەر لە کێوە دەرەکە، بزانین ئەم قسە بێ بۆ چی بیکەین بەڕێزان. ئەخر ئێمەی موسڵمان ئازادی نەوەی کە هەرچی بەدەممان نادێ و بە مێشک و زەهن و زاکیرەماندا بێت بیڵێنی تر. بەداخەوە ڕۆژاوا شتێکی هێناوەتە ناو ئومەتی ئیسلامیشەوە کە هەندێک جار ئێمەوە ئەزانی ئیتر ئەم قسەیە بۆ ئێمەشتەوە و ئیتر بۆتە عنوان و ناونیشانێک و یاسایەک و ڕێسایەک و ئێمەش دەتوانین قسە بکەین بە ناوی ئازادی ڕادەربڕین بەڕێزان. ئەزانی بەم قسەیە خۆر ئاوا فێڵی لە ئێمەی موسڵمان کردووە. ئەخر ئازادی ڕادەربڕین ئەوەیە کە تۆ جنێو بەخوا بدەی، کە تۆ جنێو بە دین بدەی، کە تۆ جنێو بە ئیسلام بدەی. بێگومانم قسەیان بۆ ئەوە دروست کردووە کە ئەگەڵ خەڵکێک قسە بەم بەخوا و بە پێغەمبەر و بە ئیسلام و بە دین و بە موقەدەساتیشمان بدای ئێمە هیچ نەڵێین، چونکە ئەخر شتێکەیە بە ناوی ئازادی ڕادەربڕین. ئازادی ڕادەربڕین بەڕێزان، ئەخر تۆ ئازاد نینەوەی کە هەموو شتێک بڵێ، چونکە تۆ مسلمانی، ئازادی لەوەی کە ئەو شتە بڵێ کە پێچەوانەی شەرع نییە، ئازادی لەوەی کە ئەو شتە بڵێ کە موافقی شەرعە، کە خوات لێ ناڕەنجێ، کە حەقی خەڵکت نایەتە سەر. کام ئازادی ڕادەربڕین کە تۆ هێرش بکەیتە سەر خەڵک و میلەت و شەعب و قورئان و دین و ئیسلام و موقەدەساتی میلەت و شەعبێک. ئەمە ئازادی ڕادەربڕینە بەڕێزان. یعنی هەندێک جار هەندێک بەرنامەیان دروست کردەوە بەڕاستی میلەتیشی پێگەرمەکان، یعنی بەرنامەی سەیر و سەمەرەمان بینیوە لە ڕابردوودا، بەرنامەی شەلەحانێ و بەرنامەی تەبا و ناتەبا و بەرنامەی بێسنوور و یعنی کاتێک تۆ ئەچیتە ئەو بەرنامەیە ئیتر کەیفی خۆتە مسلمانی مەسیحیت هەر شتێکی دینی هەیە، یعنی تا قسە بکە بە عارەزوی خۆر سنووری نییە. ئیتر لێرە ئازادی چی ئەڵێ؟ بەڵام ئازاد نی لە ئیسلامە. بەڵام تا ئەو شوێنە ئازادی کە قسەکانت کە وشەکانت کە دەربڕینەکانت کە مستەڵەح و زاراوەکانت موافقی شەرع بێ، خوا لێ ڕازی بێت، هەتا ئەو جێگایە تۆ ئازادی، هەتا ئەو شوێنە تۆ ئەتوانی قسە بکەیت. کاتێک قسەکە دەزانی خەیریتیان نییە، کاتێک قسەکە دەزانی کەڵکی نییە، کاتێک قسەکە ئەزانی وشەکە دەربڕینەکە زاراوەکە مەسلەحەت و بەرژەوەندێکی تیانەی تر نابێ بیکەی.
بەداخەوە ئێستا زۆرێک لە خەڵکی بەڕێزان بەداخەوە چێوە گلاون لەوەی کە ئیتر هەرچی بەزار یادێ ئەیڵێ بەبێ ئەوەی بیر لە نەتیجەکەی بکاتەوە. بێگومان زۆربەتان متابعی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کرد کە زۆرێک لە خەڵکی ئێستا بەشدارن لە میدیا و لە سۆشیال میدیایە بەڕێزان هەرچی بەزاری و بە مێشک یادێ بە زێن یادێ لەو کاتەیە قسەیەکە بینە ویژەیکە ئیتر نازانێ ئەم قسە تۆمارەکرێت لە سیستەمێکا تۆمارەکرێ ڕەش نابێتەوە لە سیستەمێکا تۆمارەکرێ کاڵ نابێتەوە لە سیستەمێکا تۆمارەکرێت دیلێت نابێت لە سیستەمێکا تۆمارەکرێ هاک ناکرێت سیستەمەکە خوایە خوا تۆماریە کە ئەو قسەیە بۆ قیامەتیت پێ دوایە هەندێک جارێ ما هابیرەکەینەوە قسەیەکی خراپەکەین وشەیەکی خراپ دەستەواژەیەکی خراپ زاراوەیەکی خراپ بەدەممان نادێ کۆرە چییە خۆ هەزار قسەی وا کراوە تازە ڕۆی تێپەڕی ئێخۆ لای خوا تێ نەپەڕیوە ئێخۆ بەسەر خوایە تێ ناپەڕێ خۆ تۆ وشەکەت و تۆ قسەکەت کردووە زاراوەکەت و تۆ مصەلەح و گفتوگۆ و حیوارەکەت کردووە ڕەزامەندی خوایتیانە خۆ لای خوا تۆمارە ئەی لای خوای چۆن جوابی خوا دەیتەوە بۆیە بەڕێزان ئێمەی موسڵمان ئازاد نین لەوەی کە هەرچی ئەڵێن ئازاد نین لەوەی کە هەر شتێک بەزار و زەهن و زاکیرەماندا ئیتر بیڵێن لە قسە و لە مصەلەح و لە زاراوە و لە دەسەواژە و لە گفتوگۆ و لە حیوار و لە دانوستان و لە هەموو ئەو گفتارانەی کە بەڕاستی تر ئێمە لەگەڵ دەورو یعنی ئەبێ بترسین موسڵمان ئەبێ بترسێ بزانە قسەکەی سەر لە چۆ دەرەکە وەکو ئیمامی شافیعی فەرمێ جارێ بیر بکەرەوە لە قسەکەت جوان بیری لێ بکەرەوە ئەو کاتە بیڵێ ئەها هەندێ بەرنامەشەیە هەم بە عەرەبی و هەم بە کوردیشەیە بە عەرەبیەکەی ئەڵێ فەکیر مەرەتەین و بە کوردیش ئەڵێ 2 جار بیر بکەرەوە مسلمان ئەبێ 5 جار بیر بکاتەوە ئەمجا ئەو کاتە قسەکەی بکە چونکە ئەبێ بترسی لەسەر ئەم قسەیە خوا لەوە چێ سزات بە ئەگەر پەنا بەخوا قسەکەت خراپ وەکو چۆن کردەوەی خراپ ڕەفتاری خراپ هەڵسوکەوتی خراپ مامەڵەی خراپ خوا سزا دەدا لەسەری بە هەمان شێوە قسەکەت ئەو شەیە کە تۆ حسابی بۆ ناکەی لای خوا زۆر گەورەیە خوا محاسەبە دەکات لەسەری خوا سزا دەدا لەسەری بۆیە بەڕێزان ئێمە قسە نەکردنمان باشترە ئەو کاتەی کە ناتوانین قسەیەکی باش بکەین چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليسكت أو ليصمت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر ئەو کەسەی کە هەر کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ئەگەر قسەیەک ئەزانێ خەیری تایە بابی کە ئەگەر خەیری تیانە با بێدەنگ بێ ئێمە کواوەمان کردووە بەڕێزان بە شوێن مەجلیس و خەڵکا گەڕین ئەوەرە دانیشە با دەمەتەقێ بکەین ئیتر دەمەتەقێکە و قسەکە و حیوارەکە و گفتوگۆکە و گفتارەکە چییە باکمان نییە گرنگەوەیە کاتێک بەسەر بەرین ئیتر پێکەنینە قسەی خۆشە گاڵتە و گەپە عیب و عاری خەڵک باسەکەین زەمەکەین غەیبە دەکەین داعنیشین مەجلیس گەرمەکەین 2 ساعت قساک بەبێ ئەوەی بیر لەوە بکەین و ئاخر خۆ هەموو ئەم قسانە لای خوا تۆمارە بێ هەموو ئەم قسانە لەسەرمان حسابە بۆ ڕۆژی دوایی بۆیە بەڕێزان بەڕاستی ئێمەی موسڵمان دەبێت زۆر بە ئاگا بین چونکە هەر ئەو قسەی کە تۆ دەیکەیت و پێت وایە هیچ لە گۆڕێ نییە لای خوا دەکرێت قسەیەک بێ بەڕاستی محاسبە بکرێی لەسەری وەخوای تەعالا لێ پێشینەوە لەسەر بکات بۆیە خوای تەعالا لە قورئانە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد لسورة قاف آياتي هجر خوي تعالى دفر هر کەسێک وشەیەک بڵێ دەستەواژەیەک بڵێ مصطلحێک بڵێ زاری بکاتەوە زاراوەیەک بڵێ شتێک بڵێ جا خەیر بێ یا شەڕ بێ إلا لديه رقيب عتيد إلا فریشتەیەک مەلائکەتێک خوا دای ناوە ڕەقیبە چاودێرە بەسەرتەوە حازرن لەگەڵ تا لە هەر شوێنێکا بی فەرمانی پێکرێک سەر بنووسێت بەبێ قەید و شەر ئیتر وشەکەت چاکە خراپە مەسلحەتی تێدا نییە شەڕە خەیرە حەقی خەڵکە مافی خەڵکە عیب و عاری خەڵکە زەمە غەیبەتە بوو هەر شتێکە هەر شتێک بەزار تابێ ئیلا لەدەیه ڕەقیب عەتید فریشتێک مەلایکەتێک بەسەر سەرتەوە ساوە لەگەڵ تا لە هەر شوێنە جێگایەکا بێت ناتوانی خۆی لێ بشاریتەوە ناتوانی خۆی لێ پەنهانکەی قسەکەت یەکسەر تۆمانەکرێ بە فەرمانی خوا فەرمانی پێکات بۆ ئەوەی کانە مهیئا لکتابەة ما ئومر به ئەو قسەی کە تۆیکەی ئەم ڕەقیبە ئەم چاودێرە ئەم فریشتە ئەم مەلایکەتە حازرە لەگەڵ تا لە هەر شوێنێکا بیاینووسێت پێدوا نەبێت ئەم هەموو قسەی کە ئێمە ئەیکەین و دێت و ئەڕوا و تێئەپەڕێ بەسەرمانە ئیتر هەر ئەو کاتەیە
کار بەسەربردنە و دەمەتەقەیە و قسەی خۆشە و مەجلیس گەرمکردنە و ئیعلام گەرمکردنە و میدیا گەرمکردنە و هەندێک جاری تر ئێمە بە تەعەسوبەوە قسەکردن و بە ڕقوقین و حیقد و بوغز قسەکردن و منافەسە و بەربەرەکانێ و ڕقەبەرایەتی و دژایەتیکردنی ئەموو ئەو وەکۆی کە ئێستا لە بانگەشە و لە حەملەی ئینتیخاباتە قسەی ناخۆش گەشتۆتە ئاستی باڵا سەرۆکی حیزبەکان قسە بە یەکەوە هەمووشی مسلمانە ئیتر وەکو خۆیان دەڵێن بەداخەوە ئەمە تای هەڵبژاردنە ئیتر دوایی ئەهۆ نەبێتەوە ئەی لای خوا ئەهۆ نابێتەوە قسەکارە مێنێ ئەی دوایی چیەکەی وا ئێستا خەڵکرد پێ خەڵەتان خەڵکرد فێری قسەی ناشرین کرد ئیعلام و میدیا و سۆشیال میدیا پڕ کرد لە قسەی ناشرین و نەشیا و قسەیەکە هیچ خەیرێکی تێدا نییە ئەی لای خوا چیەکەی ئاخر بۆیە ئێمە بەڕێزان ئێمەش بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکانی تر کەوتوینە وێزەی هەموو قسە و شەو دەستەواژە و زاراوەیەک هەرچی بەدەمانایی ئەیڵێن ئەڵێ گەورە ئاوەڕێژە و چکۆ لە پێتێخ ئێمە شەو لەواکەین بەڕێزان یعنی جاری وا هەیە کابرا پۆستێکەکە دوو دێڕە نووسێت 2000 دێڕی ناشرین نەنووسێت لە ژێریە لە کۆمنت مسلمانەی نووسێت بێ ئاگا لەوەی کە عام قسەیە نووسیوێتی لای خوا تۆمار بووە چونکە ئیلا لەدەیهی ڕەقیب عەتید فریشتەیەک لەگەڵ تا ئەینووسێ ئیتر بە نووسین کردوتە بە ئاماژە کردوتە بە لۆگۆیە کردوتە بە هێمایە کردوتە بە ئیمۆجیە کردوتە خوا ئەینووسێ ئەو شەیە ئەو دەسەواژەیە ئەو شتەی کە ئاماژەی شتێکی تایە بەڵام خراپە بەڵام شەڕە بەڵام فیتنەی لێیەکەوێتەوە بەڕێزان دەبێ ئاگامان لە وشەکانمان بێت دەبێ ئاگامان لە قسەکانمان بێت دەبێ ئاگامان لە دەسەواژەکانمان بێت ئاخر ئینسان بە یەک کەلیمە لە ئیسلام دەرەچێت بە یەک کەلیمە لە ئیسلام دەرەچێت ژن و پیاوێک بە یەک کەلیمە لێک جیاکرێنەوە بەڕێزان جاری وایە یەک قسە فیتنەیەک هەڵەگرسێنێ دوو بنە ماڵ ئادا بە یەکە جاری وا هەیە یەک قسە ئینسانێک لە کەدارەکە هەتا مردن نایەتەوە تایی بۆیە مسلمان دەبێ ئاگای لە قسە وشەکانیان بێ بەڕێزان ئەبێ بزانین چی ئەڵێن ئەبێ بیری لێ بکەینەوە هەڵی سەنگێنین تاوتوی بکەین لای خۆمان بە حەزەرەوە قسە بکەین بترسین لەوەی ئەم قسەیە نەتیجەی لەکوێوە دەرەچێت چی ئەگەیەنێت بۆیە خۆی تەعالە لە ئاەتێک تردا دەفەرمێ وتەقولون بئەفواهیکم ما لەیس لەکم به علم ئێوە شتانێک گەڵێن قسانێک ئەکەن بە زارتان بەدەمتان زاراوە گەلێک وشە گەلێک مستەڵح گەلێک گفتوگۆ و حیوار و قسەگرتن و ئاماژە و گفتوگۆ و دانیشتن و ئەو هەموو قسەیە کە بەڕاستی خوتان پێوەگرتووە دەیکەن بەڵام هەندێک جار معلوماتیشتان لەسەری نییە هەندێک جار نازانن قسەکە پێشینەیەکی هەیە باشە نییە لە ڕووی ئیسلام و دین و شریعەتی پیرۆزی ئیسلامەوە چۆن نییە لە چۆ سەر دەرەکا بەرەو کام عەقەر و ئاراساڕوە ئەسڵەن جاری وا هەیە بیری لێ ناکەینەوە زانیاریمان لەسەری نییە هەر شوێن قەرەباڵغی کەوتوینەیکەینی تر ئایبیسین و وتیوتیە و قسە و قسەڵۆکە و فڵان وای وتو فڵان واڵێ ئیتر ئێمە ژەیڵێنەوە ئەسڵ زانیاریمان لەسەری نییە هەر خوا فەرمێ وتەحسەبونەه هەیینە پێتان وایە شتێکی زۆر سەهل و سادە و ساکار و ئاسان هەر وەکو ئێمە ها خۆمان پێوەگرتووە هەنێ قساکەین ئیتر هەرچی بەردەممان نابێ ئەیڵێن وتەقولون بئەفواهیکم ما لەیس لەکم به علم علممان پێی نییە زانیاریمان لەسەری نییە باسی کەسێکیان بۆ کردوین خراپەیەکی کردووە عیب و عارێکی لێ دەرکەوتووە ئیتر ئێمە چین باسیەکەین بەبێ ئەوەی بزانین ئەم قسە وایە یاوان نییە بەبێ ئەوەی بزانین ئەم کەسە ئەم شتەی کردووە یان نەیکردووە بۆیە هەر ئەو قسەیە خوا فەرمێ وتەحسەبونەه هەیینە پێتان وایە شتێکی بەسیتە پۆرە هیچ نییە جا خۆ فڵان کەسی شەر وایوت فیسارە کەسیش خەڵک هەمووی واڵێ سا قسەکە بەدەم خەڵکۆیە لە قسە کەوتە زاری ترەکەوێتە شەر ئیتر هەموومان ئەیڵێنەوە بە دوایەکە بەڵام خوا فەرمێ وهو عند الله عظیم لای خوا زۆر گەورەیە ئەو قسەی تۆ حسابی بۆ ناکەی پێ دوایە وشەیەکە دەستەواژەیەکە مستەڵەحێکە زاراوەیەکی زۆر بەسیتە کۆرە هیچ نییە هەر بۆ کات بەس بۆ پێکەنین وتوتە گاڵتت بە کەسێک کردووە دڵی کەسێکت پێشکاندووە عیب و عاری کەسێکت پێ دەرخستووە زەمی کەسێکت پێ کردووە یەک وشەیە غەیبەتی کەسێکت پێ کردووە لای خوا زۆر گەورەیە لای خوا زۆر عەزیمە لای خوا تۆمار کراوە هەر ئەو قسەیە کە تۆ حسابی بۆ ناکەی ڕێک قورئان باسی ئەوەکە بەڕێزان کە ئێمە ئەو هەموو قسەیەکەین ئەو هەموو گفتوگۆ و ئەو هەموو گفتار و ئەو هەموو حیوار و دان و سان و قسە و ئەو هەموو مشتومڕ و چەلەحانێ و ئەو هەموو مناقەشەیە و منازەرەیە بێ کەڵکی بێ معنای بێ سوودی بێ قازانج نە بۆ دین و نە بۆ دونیا و نە بۆ دواڕۆژ پێ من وایە هیچ نییە قسەکردنە جا قسەش نەکەین خۆ دەمان نادۆرین وا ناڵێین بەڵام وهو عند الله عظیم لای خوا زۆر گەورەنە ئەو زۆر گەورەنەوە قسانە بەڕێزان
لای خوا زۆر گەورن ئەنجا لای خوا چیەکەی چۆن جوابی خوا دەیتەوە هەر بۆیە ئێمەی مسلمان بەڕاستی بەڕێزان دەبێت زۆر وریابین دەبێت زۆر بە ئاگابین سەیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حضرتي جندب ومن دجرته پیغمبر خدا صلى الله عليه وسلم حدث أن رجلا قال والله لا يغفر الله لفلان پیغمبر خدا صلى الله عليه وسلم قصي بو كردين باسي كابرايشي بو كردين لبني إسرائيل أم حديث إمام مسلم روايتك بر روايتك أبو داود تفاصيلك تيار دفرمي دو كسبون بيكو بون هاوري بون برا بون خزم بون لقل يكا بون دايما إيشان زور عابد بو زور خواپرز بو زور بشون أوشتاني أقرأ كخيري تيايا شاك باش خواپرز يبيك أنجامي بدا داني إيشان تاواني كر خرابيك أم كسا أم خواپرستا عشوبة چو چاوديري أو كسي كر تاواني كر خرابيك بحساب يوز دسي بقريت بحساب يوز غير ما يبكى هداية بهو ببيت السبب هداية يم كسا حتى ڕۆژێک لەسەر تاوانێک گرتی پەلاماری دەوتی ئەو بۆ تاوانەکەی بۆ خراپاکەی لە خوا ناترسی کابراش توو ڕەبووتی بکە بە خاتری خوا ئەڵەی تۆ خوا دایناوی چاودێربی بەسەر منەوە ئەرە بۆ واز لە من ناهێ کابراش بێتاقەت بوو چوو لەناو خەڵکا جاڕیدا سوێندی خوارد واللهی لا یەغفر الله لفلانی سوێن بەخوا خوا لە فڵانە کەس خۆش نابێ پەنا بەخوا هەر ئەم قسەیە کرد ڕەفیقێکی هەیە خزمێکی هەیە کەسێکی هەیە تاوانەکە خراپاکە تێوە گلاوە لە تاوان و خراپەکاری و بێ ئەمری خوا تۆش کەسێکی باشی ئەچی قسەی بۆکەی قسەی خێری بۆکەی بەڵام بە قسە ناکە لە نتیجەیە ئیتر ئەها هەندێک جار ئەڵێن کورە ئەم فڵانەکەت چێتە جەهەنەم و هەموو دنیا چێتە جەهەنەم و کورە خوا لە تۆ خۆش بێ خوا لە هەموو دنیا خۆشە بێ هەر ئەم قسەیە کرم کابرا سوێندی خواروتی خوا لە تۆ خۆش نابێ وإن الله تعالى قال من ذا الذي يتألى علي ئەو کێ بەناوی منە قساکە للروايتك أبو داود لقيامة أخوة تعالى فرمي الروح يبدو كان كشا أمدو كسب بني إسرائيل خوا زندوي كرنوا خوا بكابراي وجه كبا عبادته خوا برسيا كدو بشين شتي چاكا قربوي هر شي چاكي دسكي بيكا فرمي تو زانستو علم وزانست زانياري تي بسروي كمن يزانا تو دا صلاة هي لو دا صلاتي كمن هم بسر بندكار ما بو أخوة تعالى بكابراي تاوان باري فرموي بشوبو بهشت ئەو کابرا عابد و خواپەرستەشکە پێی وا بوو عیارە 24 و هیچی نەیە شۆتۆ بەرماڵی بەسەر ئاوە گەڕێ خۆی تەعالا فەرمووی بچۆ بۆ جەهەنەم ئیمامی مسلمیش لە تەواوی حەدیسەکەی فەرمێ خۆی تەعالا فەرمێ فەئینی قەد غەفەرت لفلان وأحبطت عملك ئەوە خۆش بووم لەو فڵانە کەس کە تۆ سوێنی لەسەر خۆی ناچێتە باش ئەوە کردەوەکانی تۆشم هەمووی بەتاڵ کردەوە بەڕێزان یەک قسە تەنها یەک شت سوێنی خوا لەسەرەوەی کە فڵانە کەس ناچێتە بەهەشتەوە خوا لێی خۆش نابێت خوا هەموو کردەوەکانی بەتاڵ کردەوە ئاخر ئێستا بەڕێزان بەداخەوە خەڵکانێکان کەوتونەتە وێزەی خەڵک تۆ مشریکی تۆ کافری تۆ منافیقی تۆ مبتەدیعی تۆ باوەڕت بە هیچ نییە تۆ فڵانی تۆ قەبرپەرستی تۆ نازام چی ئەم قسەیە خۆ هەر هاوشێوەی ئەم قسەیە هەمیشە وتی تۆ خوا لێت خۆش نابێت تۆ ناچیتە بەهەشتەوە خوا فەرمووی هەموو کردەوەکانی تۆم بەتاڵ کردەوە ئەویشم خستە بەهەشتەوە ئەوەی کە تۆ پێت وایە تاوانەکەوی تر خوا لێی خۆش نابێت بەڕێزان بە یەک گوشە خوات خات لە جەهەنەم بۆ یەک گوشە ئەو دەستەواژە و زارا و مسەڵحی کە تۆ پێت وایە شتێکی زۆر بە پێت وایە حەقەڵێ پێت وایە ڕاستیەڵێ پێت وایە دیفاع لە دینەکەی پێت وایە حەقیقەتت وتووە بەڵام وشەکە ناشەرعیە ناجائیزە حرامە خوا پێی ناخۆشە یەک گوشە خوا کەسێکی لەسەر خاتە جەهەنەم بۆیە بەڕاستی ئێمەی مسلمان بەڕێزان دەبێت زۆر بە ئاگابین دایکی ماداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ عەرزی پێغەمبەری خوان کرد صلی الله عليه وسلم إن صفية امرأة وقالت بيدها هكذا كأنها تعني قصيرة أفرمي عەرزی پێغەمبەری خوان کرد صلی الله عليه وسلم كحضرتي صفية كهر خزاني پیغمبري خواب صلى الله عليه وسلم فرمي بلز هماشي بوكر وكو هندي جاري ما علين فلانا كس كرت بالايا او اندابت هندي جاري او هماشي دستكين با الاساس بشتيقه بي بالاكي هر اندابت دايشي ما داران هرم قصي كل خدمت پیغمبري خواب صلى الله عليه وسلم بزاني اما چند قصي وامان كدو برزان چند قصي واكين چند جار حضرت صفية لو كاتها لبين أبو يعني تيبري لا پیغمبری خدا دایشی مادران حضرت عائشة رضی الله رحمتی خواهی پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرموی فقال لقد مزجت بكلمة لو مزجت بها ماء البحر لمزجا
إمام الترمذي روايتك للرواية ترى فرمي لقد قلت كلمة لو مزجت بماء البحر لمزجته أزاني وشيك دور أجر تيكل بعابي بحري بكي تيجي هذا يق دور يق كلمة دور عائشة دايشي ما داران رضا ورحمة إخوان لبي پیغمبر إخوان صلى الله عليه وسلم سزرش دايشي ما دارانك أزاني وشيك دور شن خطر وشن متر سيدارا أو شيء تكل بعابي بحر شيء بكي تيجي هذا حرام دي ولو تبى الله يكرت لما زياتري نود يا ساتو بشان وبال وهيكل وخوي وناموس وشرف وابن ماله وعشته ايش وكارو كسابتك الشادي تخواره هم مشتكي بازكي بعيب وعار وكم وكوري وتاوان وخراب كاريشو لچوي و برزان لچوي اسلام و اسلامتي دينداري و سردركي ام هم وشو ام هم دستواجو ام هم قصخرابو ام هم حوار وقفتوغويا ام هم مصلح زاراوا ام هم قفتار ناشرين لنا ويما يا هيا بيقص اخوا كسب خات جهنم يقص بكدايشي ما داران پیغمبر خدا صلی الله علیه و سلم بفرمي اگر بي خيتنا وبحر كوتيچ يدا بوغنكا چونکە وشەکەت خراپە چونکە دەستەواژەکەت خراپە چونکە مصطلحەکەت خراپە بۆیە بەڕێزانە بێ ئێمە بە ترسەوە بە حەزەرەوە مسلمان قسە بکەین بزانین چی ئەڵێین بزانین وشەکە لە چۆ سەر دەرەکە بزانێکین هەندێک جار ئێمە بەڕاستی لە مەجلیسا دانیشین هەر بۆ خۆشکردنی مەجلیس بۆ پێکەنین قساکەین بەس بەوەی خەڵک پێمان پێ بکەنی قسەکە لەوە چێ باسی عیب و عاری کەسێک بکەیت قسەکە لەوە چێ باسی کێشە و مشکلە و ناڕەحەتی کەسێک بکەیت قسەکە لەوە چێ فیز و دەعیەی خۆمان بێ پێمان وایە هەرچیمانەیە خۆمان بە لەسمانی ناوە خەڵک بە زەلیل و زەبون و داما و بە هەناسە ساد و ئەوە ناوزەن بکەین گاڵتەی پێ بکەین پێمان وایە مەجلیس گەرمەکەین و قسە خۆشین و ماشەڵڵا هەردانیشە لە مەجلیسایتن نۆرەی کەس نایە قسە بکە بەڵام قسەکانت چین وشەکانت چین دەستەواژەکانت چین مصطلحەکانت چین زاراوەکانت چین گفتوگۆ و حیوار و دانووسانەکەت چییە مجادلە و منازەرە و مناقەشەکەت چییە لەسەر چییە لە چۆ سەر دەرەکات بیر لەو شەکان کردوتەوە قسەکانت چین بۆیە بەڕێزان بەڕاستی ئێمە مسلمان دەبێت زۆر بە ئاگابین ئەبێ زۆر وریابین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێک حەزەتی معاذ ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ پرسیاری ئیسلامی لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم پیای هاتە خوارەوە ئیسلام چییە نوێژ چییە زەکات چییە هەمووی تا کۆتایی لە کۆتاییشدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی پەیوەندی بە بابەتەکەی منەوە هەیە قال النبي صلى الله عليه وسلم لمعاذ ألا أخبرك بملاك ذلك كله شتێکت پێ بڵێم هەر هەمووی تەواوەکە عام ئیسلام و دین و خواپەرستی و نوێژ و عیبادەت و زەکات و حەج و هەر هەمووی تەواوەکات هەر هەمووی وابەستەیە بەمەوە ئەمە نەتیجەکەیەت ئێمە باش بێ هەمووی باشە بێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حەزەتی معاذ قلت بلى يا نبي الله فەرمووی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەڵێ پێم بڵێ فأخذ بلسانه پیغمبری خوا صلی الله علیه و سلم دستی بر بۆ زبانی پیرۆزی و زبانی گر قال كف عليك هذا فرمی زمانت بگرە و ئەوەی دین سەلامەت بێ بۆ ئەوەی نوێژەکەت پارێزراو بێ بۆ ئەوەی عیبادەت و خواناسیەکەت بمێنێتەوە بۆ ئەوەی ئیمان و دینداری و خواپەرستی و نوێژ و جەماعەت و جومعەکەت بمێنێ ئیسفادەی لێ بکەی بۆ قیامەت ئەم پارچە گۆشتە بگرە فقلت يا نبي الله صلى الله عليه وسلم تبي پیغمبر خدا صلى الله عليه وسلم وإنا لمؤاخذون بما نتكلم به إما محاسبة كرين لسر قسكان مان لسر وشكان مان لسر گفتوگۆ و گفتارەکان مان يعني حەزەتی معاذ وەک بڵێ بە پرسیار و سەرسوڕمانەوە ئێمە لەسەر ئەو قسانەی کەیکەین محاسبە کرین يعني وەک بڵێ هەر بیستومان لەسەر کردەوەکان محاسبە کرین پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فقال ثكلتك أمك يا معاذ لبر چاوی دایکتان نمێنی یا معاذ وهل يكب الناس في النار على وجوههم أو على مناخرهم أزاني شي واكاد خلقي لخوي تعالى لروجي قيامته لسر سيك برودة لسر دم چوران كشت لنا ودوزخ دا نازانم ای پیغمبری خدا صلی الله علیه وسلم پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرموی الا حصائد السنتهم فرموی هموی بهوی عوزارا و قصو و شو دستواج و مصطلحانه و کتو پیدوای محاسبه ناکری لسری خوال روزی قیامتا کسانێک بەدەما بەڕوە بەدەم چاوە لەناو جەهەنەما خستونی قسەیەکیان کردووە حەصائد اللسان بەڕێزانە الكلام الذي لا خير فيه قسەیەکەکەی بەڵام خەیری تیان نییە شەڕە فیتنەیە غەیبەتە بۆختانە زەمە
کێشەی خەڵک باسەکەی عیب و عاری خەڵک باسەکەیت مەجلیسی پێگەرمەکەی قسەی خۆشەکەی بۆ پێکەنینەکەی گاتە بە خەڵگەکەی لە تەعەسوب و دەمارگیریت و لە تەعەسوبی قەومی و نەتەوەیی و حیزبی و فڵان و فیسارەوە ئیتر بەرامبەر ئەشکێنی لێ دەی قسەی پێڵەی جنێوی پێدەی بە هەر جۆرێک بۆ دەکرێت هەموو ئەم قسانە کە خەیریانتیان نین یا ما یوقال من کەلام فی حق الغیر هەندێک جار قسە لە شتێکەکەی کە حەقی کەسێکی ترە هەموو ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یا معاذ ئاگادار بە خەڵکانێکان ئەو قسانەی کە تۆ پێت وایە محاسبە ناکرێن لەسەری دینەکەمان دیانەتمان خواناسیمان عیبادەتمان ئیمانمان ئیسلاممان نوێژمان زەکاتمان حەجمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەموو ئەمانە ئەم پارچە گۆشتە تەواویەکە ئاویشەوەیە کە نابێ قسەی خراپی پێ بڵێ نابێ دەستەواژەی خراپی پێ بڵێ نابێ مصطلح و زاراوەی خراپی پێ بڵێ نابێ شتێک بڵێ کە خوا لێت بڕەنجێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزان لە حەدیثێکی تردا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله کە ئەبوو هورەیرە ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمان دەجێڕێتەوە أنه سمع رسول الله صلی الله عليه وسلم يقول إن العبد لا يتكلم بالكلمة پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی جاری وا هەیە عەبدێک بەندەیەک کەسێک مرۆڤێک ئینسانێک قسەیەکەکات لە يتكلم بالكلمة وشەیەک گەڵێ قسەیەک گەڵێ دەستەواژەیەک گەڵێ مصطلحێک گەڵێ زاراوەیەک گەڵێ ئیتر قسەیەکی بیستووە لە هی خەڵکە هی خۆیەتی دروستی کردووە بە مێشکیا دێ شتێک گەڵێت ينزل بها في النار أبعد ما بين المشرق والمغرب إمام مسلم روايتي پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی خوای تعالی لبرزیه کەوە کە نێوانەکەی لەگەڵ ئاگری دۆزەخە بە ئەندازەی دووری نێوان خۆرهەڵات و خۆرئاوای خۆی تعالی فرێداتە جەهەنەمەوە یەک گوشاڵێ یەک قساڵێ بەڵام قسەکەت وشەکەت سەر لە شتی خراپەوە دەرەکا فیتنەی پێوەیە قسەیە لەسەر خەڵک عیب و عاری خەڵک باسەکەی زەمی خەڵگەکەی غەیبەتی خەڵگەکەی کێشە و مشکلە و ناڕەحەتی لێیەکەوێتەوە کوفرە شیرکە بێدینیە دژی دینە دژی ئیسلامە دژی مقەدەساتی خەڵکە گاڵتەکردنە بە خەڵک هەر قسەیەکە بەڵام یەک قسەیە یەک وشەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەفەرمێ خۆی تعالی لە حەدیثەکانی ترا لە یەک دوو ڕیواەتی ترا هاتووە فەرمێ ما يتبين ما فيها قسەکە کە نازانێ قسەکەی چی تایە نازانێ چی ئاگەیەنێ بیری لێ نەکردوتەوە نازانێ سەر لە کێوە دەرەکا قسەکەی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ يهوي بها في النار لە حەدیثێک ترا فەرمێ من سەخط الله قسەیەکە کە تووڕەبوونی خوای پێوەیە لا يلقي لها بالا گوێی پێ نادا بیری لێ ناکاتەوە قسەکەی چییە و چۆنە و لە کێوە سەر دەرەکا و بەرەو کێ واچێ و حەقی کێی دێتە سەر و باسی کێی کردووە و بە هەر جۆرێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ يهوي بها في جهنم دیسان ئەم ڕیوایەتانەش ئیمامی بوخاری ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕیوایەتی کات بەڕێزان بە نەتیجە بەڕاستی ئێمە دەگەینە ئەوەی کە وەکو کوردەواری دیسان دەفەرمێ دەم بۆستێ سەر سەلامەتە ئێمەی مسلمان ئومێد دەکەم ئینشاءالله ئاگامان لە قسەکانمان بێ ئاگامان لە وشەکانمان بێ ئاگامان لە دەربڕینەکانمان بێ ئاگامان لە دەستەواژە و زاراوەکانمان بێ دانەنیشین بە شوێن قسەیان نەگەڕین بە شوێن بەرجیسان نەگەڕین بترسین لە قسە بترسین عالە و زاراوە و دەستەواژە و مصطلحەی کائیڵین بترسین لەوەیە گەر بە جۆرێک لە جۆرەکان حەقی کەسێکمان بێتە سەر زەرەر و زیانی بۆ دین و بۆ دواڕۆژمانە بێ خوا سزامانەدا ئازاد نین لە قسەکردن ئێمەی مسلمان تا ئەو شوێنە ئازادی قسەکەمان شەرعی بێ ڕەزامەندی خوای تێدا بێت